سڵای خۆی گەورەتانە بێ خۆشەویستان. ئەو ڕۆژی سێشەم ڕێکەوتی 11 چاری 2017 بەڕێبەرایەتی کەشناسی و مەرزانی دۆک بەشدار بوو لە ڕۆژی کەشناسی جیهانی تێگەیشتن لە هەور. ئێستا کە ئەوان بەڕێبەرایەتی بەڕێز هەسا بە نمایشکردنی چەندین دیمەنی جوان بۆ هەور و هەروەها گرافیکی تایبەت کە گزارش لە کەش و هەوا و گۆڕانکاریەکان و تۆمارەکان دەکات بە شێوەی گرافیک ئەلێرە نمایش کرایە و جگە وەکو ئاماژەم پێدا لە ژمارەیەکی زۆر لە هەورەکان کە بەشێکی زۆر لەلایەن ئێمەوە لە کوردستان گیراوە و هەروەها بەشێکی زۆر لە دیمەنەکانی وێنەگرانی جیهانیش. طبعاً ئەو چالاکیە خۆشەویستان لە چوارچەوەی ڕۆژی کەشناسی جیهانی تێگەیشتن لە هەورە کە جگە لە تابلۆیەکانی هەور بە هەمان شێوە ئامێری کەشناسی پێشکەوتوو وێستگەکان لێرە نمایش کرا لێرە بە هەمان شێوە و هەروەها چەندین ئامێری کلاسیکی کە ئێستا بەکاردێت لە بوارەکانی کەشناسی تاوەکو ئێستاش بەکاردێت. Thank you.